ئەم ئامێرە کارەباییە ئەو هینە چرخی پێڵێن ئەوە ئەزەری یان لە کۆنەوە هاتووە پێش بڵێن 5-6 ساڵ ئەم وەختی خۆی پەیای کردیە گۆچەچێتی ئەوە ئەسلیەکەیە ئەمە نە کارەباییە ئەمە بانی چش سەریعی شەکرێ چشتە وردەواڵەیە بەعزەی شەکرێ حتا ئەوەنە توانی ئیش بکەی بانی بەس ئەوەکەوە نە ئەوە سەیتری لێ ئیستا ئەو لێوەم کردوە دروستم کرد نەقشمدا بانەمە ناوێ ئەوەوێ چونکەمە سەریعترە ئیستا چی شەکەم دیای ئیشتە بەعزەی بەرداخە هین شتێکەم شتانە لەیرەی شێکەین ئەمە یەک دومین ئەم شتێکی هەیە ئەم ویلە ئەم چرخە عکس سوور بخۆ ناتوانیش بکەی وەها ئیلەوە ئەمە ئەوەش گەرەوەها سوور بخوە گیرێوێ لە دەست ئیش ناکرێت ئیستا ئەمە دروستی یەکەم ئەمە بەرداخ ئاوە ئیستا بەتەرەن تەواو بوو سوور کردیا کاری هێنا کە شکیا دایە زەوی شکە فرەی دەی ناو زبوڵەوە یان ناو دەشتەوە بۆ ژنگە تاسیری نییە چونکە ئەگەڕێتەوە بۆ خۆڵ یعنی تەشبێت نوێ وەک بەشەر ئیستا بۆ حەقەکەی خۆی بیوە چیەوێ ئەیدەنە خاکەوە دوای 100 ساڵ بێرە نایدۆزی بۆ ئەو سوخانە هەم گەریایە بۆ خۆڵ وایوان نییە ئەمە تەواو ئیستا ئەمە شوهای ئەمە نوعترە ئەوە بۆ ئاو خواردنە ئیستا ئەمە دروستیەکەم شتێترە ئەمە وەک جامێکە ئەگەر شوشەی لێی بدەیت بۆ خواردنەوە و ئەم شتانە ئەتوانی بکاربێری ئیستا بۆ ئاو خواردن ئەمە سایی بڕمەوە داینم زەوی ها ئەمە شکلێترە بۆ ئاو خواردنە یان شوشە وەک چینی سوبغیەکەی بۆ خواردنەوە ئەمە نوعتر